خۆشەویستانی کورسات نیوز سڵاوتان لێبێ بە خۆشحاڵیەوە لەگەڵ هاوکارەکانم یەکەم بەرنامەی ڕەهەند لە ساڵی 2021تان پێشکەشەکەین بە هیوای ئەوەی کە تەواوی بەرنامەکانی ڕەهەند لەسەر کۆمەڵێک شتی بنیادی و خۆشگوزەرانی و تێپەڕاندنی قەیرانەکانی هەرێمی کوردستان و عێراق و جیهان بێت. لە ساڵی ڕابردوو زۆرێک لە بەرنامەکانمان تایبەت بوو بە قەیرانەکان و خراپی گوزەرانی خەڵک. لەگەڵەوەشدا ئەمڕۆ ساڵیادی دامەزراندنی کەناڵی کورسات بوو. ئێمە بەناوی خۆمان لە ستافی بەرنامەی ڕەهەند وێڕای پیرۆزباییمان لە هەموو بینەرەکانمان سوپاسی هەموو ئازیزانە ئەکەین کە لە ڕێگەی تۆڕە کۆمەڵایەتیەکان و لە ڕێگەی ڕاستەوخۆ ناڕاستەوخۆ پیرۆزبایان لە ئێمە کردووە. بەڵێ نەدەین هەمیشە لەسەری تیکی ڕۆژنامەگەریەوە خزمەتی بینەرانی هەرێمی کوردستان بکەین. لەگەڵ یادی کورساتدا باس لە ڕەوشی مێدیاییەکەین لە هەرێمی کوردستان. کۆمەڵاسی ئێرانی ئەنووشێ لە دیمانەیەکدا ئەڵێت پێشەوەی دەردەکان بمان کوژن ڕەنگە ڕاگەاندن زۆرێک لە ئێمە بکوژێت. پێش ئەوەی نارەکانمان بوشەکبارانمان بکەن نائاگا ئێمە لە ڕێگەی هەندێک لە مێدیاکانمان و سۆشیال مێدیاکانمانەوە ئێمە بۆمباران و بۆردومانی خەڵکەکەمانەکەی. ئەو ئەڵێت ئێمە قەرزداری ئەو نەوەیەن کە ئێستا وردە وردە گەورە ئەبێ و پێ ئەگات لەبەرەوەی ئێمە هەموو جوانیەکانمان لێ شاردۆتەوە و بەرەو تونێلێکی تاریک هەنگاوی پێێنین. ئێمە لەبری ئەوەی کار لەسەرەوە بکەین چەند بینەرێک کۆکەینەوە خەریکی تێکدانی کۆمەلگای. لە هەرێمی کوردستاندا بەهۆی ئەو فەزایی کە خوڵقاوە ژمارەیەکی زۆر لە تەلەڤیزۆن و ڕۆژنامە و تەنانەت ئێستا سایت و سۆشیال میدیاشی هاتۆتە سەر هەیە. بەڵام زۆرێک لە هاوڵاتیان چ لە باری کللتوریەوە چ لە باری هونەریەوە چ لە باری سیاسی و کۆمەڵایەتیەوە گلەیی جۆرا و جۆریان هەیە. خەمخۆران بنیادنەرانی بواری ڕۆژنامەگەری لە هەموو ئاستەکاندا نیگەران و خەمخۆرن و بە نیگەرانیەوە سەیری ڕەوشەکەکەن. ئێمەژە شەو لە ڕەهەنددا چاوێگەخشێنینەوە بە ڕۆڵی مێدیا لە هەرێمی کوردستاندا. ئاخۆ لانی کەم لە ماوەی ساڵی ڕابردوودا لە ناو یاخود لەگەڵ مامەڵەکردن لەگەڵ قەیرانەکاندا مێدیا ڕۆڵی چی بووە؟ لە پێناو لایک و کۆمنت و ڤیوەر کاری کردووە یاخود لە پێناو ئاراستەکردنی کۆمەلگا بەرەو ئاراستەیەکی ئارام و ڕاستەقینە. هەمووانەی لەبارەی مێدیاوە هەیە. ئەم شەو لە ڕەهەنددا گفتوگۆی لەبارەوەکەین بە میوانداری هەرێک لە بەڕێزان بەڕێز کەمال ڕەوف نووسەر و ڕۆژنامە و سوپاس کا کەمال بۆ بەشداریت. هەروەها بەڕێز دکتۆر کاروان عەلی نووسەر و مامۆستای زانکۆ سوپاس بۆ بەڕێزیشتان دکتۆر. هەروەها لەو لێرەوە بژار حەکیم ڕۆژنامە نووسمان لەگەڵە بێ. کاک کەمال سەرەتا لە بەڕێستەوە دەست پێ بکەین. ینی چاوخشانەوە یاخود تێڕوانینی بەڕێز کەمال ڕەوف لەسەر ڕەوشی مێدیایی لە هەرێمی کوردستان چی هەرچەندە پرسیارێکی گشتگیرە بەڵام ڕەنگە ئەمە دەیان فەرعیتری لێ ببێتەوە. سەرەتا پێم خۆشە پیرۆزبایی ساڵ ڕۆژی کورسات بکەم. سوپاس بۆ ساڵی تازە لە بینەرانی کورسات بکەم لە ئازیزان و خۆشەویستانمان. ئەوەی کە سەبەر بە پرسیارەکەت ئێمە ڕۆشنە دیارە هیچ بەڵگەی ناوێت کە ئێمە سێکتەری هەموو سێکتەرەکانی ژیانمان سێکتەرەکانی بەڕێوەبردن و ئیدارەدان و حکومڕانیمان هەمووی خەلەلی تایە و هەربوونی سەبەبی ئەو خەلەلانەشەوای کردووە کە کۆمەلگاکەمان جۆرێک کۆمەلگایەک بێت ئەتوانم بڵێم ئارام نییە شپرزەیە کێشەی هەیە گرفتی زۆرە و میدیاش لەناو ئەم یەکێ لەناو ئەم سێکتەرە گرنگانە کە کاریگەری هەیە لە ڕووی دەرونیەوە بۆ سەر ئینسان کاریگەری هەیە لە بەرزکردنی ئاسی و شیاری لە سەر پرسە کۆمەڵاتیەکان پرسە سیاسیەکان و کاریگەری زۆری هەیە ئەگەر بە ئاراستە تەندروستەکەی بڕوات لەسەر چاودێریکردنی ڕۆڵی حکوومەت و گاندنی پامی هاوڵاتیان بە حکوومەت بە لایەنە پەیوەندیدارەکان هەموو ئەمانە من پێم وابێ ئێمە لە شێوەیەکی لە ئاڵۆزێکی گەورە ئاژین و میدیاش بە دەرنێرلەوە و چاوخشانەوەی گەورەی پێویستە و پیاچوونەوە پێویستە و بەقەدەر ئەوەی کە میدیاکارەکان بەرپرسیارن دەستگاکان بەرپرسیارن خاوەنی دەستگاکان بەرپرسیارن چکە میدیاکارەکان بۆ خۆیان هەروەکو ڕۆشە سیاسیەکە کارکتەرەکان زۆر کاریگەریان نابێت لەناو سیستەمێکی ئالۆز و خراپە ڕاستە لە یەکێک بەشتر ئەگۆڕێ نسپیە
و ڕۆژنامەنووس و میدیاکارەکان ژەناو ئەم ئالۆزیە ڕەنگە نەتوانن بەبێت چاکردنی دۆخەکە دۆخی میدیا بتوان کاریگەریی گەورەتر و ڕۆڵێکی کاریگەرتیان هەبێ یا باشتریان هەبێ لەوەی کە ئێستا نەئەکرا مەسەلەن مێدیاکار کە هەمیشە ئەبێ دەستگا مێدیایەکان مەسەلەن دنیای ڕاگەیاندن کە چاوی زیاتری لەسەرە کە پردێکە لە نێوان دەسەڵات و هاوڵاتیدا ڕۆڵی ڕاستەقینەتر بژێڕنەک لەناو ئەو شێواویانی کۆمەلگاهەیەتی با بە دنیای دەیتوانێت کە میدیا نەک بڵین وکو بڵین میدیاکارەکان نەبووی قسەمان لەسەر کارکتەرەکان نەبێت سم بۆ نمونەمە دەستگایەکمان هەیە ئەو شتێککە ئێمامانەوێ لە ناو ئەو مؤسسەی ئێمە کە بچنێ بچووکە میدیاکارەکە پێویستە بۆ بشێ بجڵێتەوە کە ئێمە داوای لەکەین ینی میدیاکارەکان هۆکاری کەم و کورتیەکان نین دەستگاکان ئاراستەی میدیا وەرناو ئاراستەی میدیاکانش ئەو دۆخە سیاسیە ئەو دۆخی کە خڵقنراوە بۆی کە دەستگا میدیاکان کاریتیا بکەن هەموو ئەمانابێ ئەمە پرسیارەکە یاخود بڵین گومانەکە لەسەر و دەست پێ بکەین نەک لە خوارەوە میدیاکارەکان ڕەنگە لە یەکێکۆبێکی تر بتوانێت ڕۆڵێکی باشتر کاریگەرتر یا مەسن ئێتیکی زیاتری ڕۆژنامەنووسی لە بەرچاوبرێ لە یەکێکی تر بەڵام ئەمە خەلەلەکان چارەسەر ناکە و خەلەکانی شەق نییە لەوە ئێمە دەستنیشانکەین خەلەکە بێ لە سەرترۆ سێرکەین کە کۆی ئەو دەستگا گەورەیە کە کۆمەلگای لەسەر بیناکراوەکو مؤسساتی بەڕێوەبردن و حکومڕانی و تەنانەتەوەی کە ئەوترێت مەسەن یەکی لەو دەسەڵاتانش کە گوایە ئێمە بین کەوانە وانە چکە بەڕاستی بەقەدەر نەک ئەوەی کە بڵین وەکو پێویست زۆر کەم گوێ لە میدیاگیری بە ئەسڵەوە بە پێچان و ئیسان میدیا کراوە بە بەشێک لە کێشەکان نەک میدیا چارەسەری کێشەکان کا بۆ خۆی دەستگاکانی میدیا ئەم شێوی کە لە بینی لایەنە سیاسەکانە دروستە بێ ئەو ئالۆزەی کە دروستە بێ ئەوەی کە لە پێشێشەکەی بەڕێستا وتە ڕەنگە هاوڵاتەکان پێشەوەی دژمن بیکوژێ خۆمان لە ڕێگای میدیا بیکوژین ینی ئێستا بەشێکی زۆر دەستگا ڕاگەانەکان ئەو کاراکەن ینی بۆ جۆرە ئیشەکەن قسە لەسەرەوەیە کە دابەشبوونیان دروست کردووە کە پرسە نیشتیمانیە پرسە نەتەوایەتەکانی تیا گوم بووە پرسی بچووکتر پرسی حیزبی پرسی شخصی لەوەش ڕەنگە خەریکە بچووکترە بێتوانێت کە کەسێک چەند دەستگایکی هەیە لە بینی دەستگاکانی شای منافەسە هەیە کارمەندی یەکتریە بن ئەوکەن کێشاکە لەبەرەوە ئالۆزیەکە زۆر گەورەیە ڕەنگە نەتوانین لە بەرنمەیەکە بەداخەوە بتوانین هەموو قسە لەسەر دکتۆر تێڕوانینی ئێوە وەکو مامۆسایەکی زانکۆن و سەرێک لەباری ڕەوشی میدیا لە هەرێمی کوردستان چێ پێت وایە کە میدیا وەکو کاکەمال وتی ئێمە بەداخەوە دەسەڵاتی چوارەم نین دەسەڵاتی چوارەم بۆ لانی کەم لە فترەی ساڵێکە لە 2020 سەرەتا وەکو هاوڕێم کاکەمال پیرۆزبایەکی زۆر گەرم لە ئێوەی بەڕێز دەکەم لە ستافی کورسات و دەستخۆشیشتانێ دەکەم کە وێڕای ئەم ساڵی سەختی ڕابردوو لە ڕووی تەندروستی لە ڕووی دارایی و هەتا دوایی ئێوە کارەکاتە بەڕێکوپێکی ڕایی کردووە. من سەبارەت بە میدیا ئێمە شتێکەوە ڕاستی بێت ئێمە زیاد لە 15 ساڵە باسی کێشەکانی میدیا دەکەین کێشەکانی میدیا نابڕێتەوە. منش قەناعەتم وایە کە میدیا خۆی کراوەتە بەشێک لە کێشەکان. ئێستا هۆکاری ئەوەی کە میدیا خۆی بە دەسەڵاتێک نبینێتەوە لە کوردستان نەبوونی دیموکراسیە لە هەر وڵاتێک کە دیموکراسی پایەکانی دیموکراسی تەواو نەبن ڕەنگە تۆ ئازادی ڕادەربرن تا سنوورێکە بێ لێرە ئەمە هەیە هەندێک پایەتری دیموکراسی ڕەنگە هەبێ بەڵام تۆ کاتێک کە دەسەڵات گوێڕایەڵی میدیا نەبێت واتە ینی مەسئول بەرپرس لە ناو دەسەڵات قابلی ئەوە نەبێت کە لێ پرسیۆ لێ بکرێ یاخود بە دوواداچوون بۆ کێشەکان نەکرێت ئەو کاتە میدیا هیچ ڕۆڵێکی نامێنێ میدیا ئەو کاتە لە بازنەیەک دەخولێتەوە هیچ نە ئامانجەکەی دیارە نە ئیشەکانیشی با بڵێن بەرهەمی دەبێت. ئێستا ئەوەی کە دەسەڵات لێرە و لەوێ دەیکا ئەوەیە مادام تۆ میدیای بەڵێ میدیا سربەخۆ هەیە ئەوەی کەرتی تایبەتە سربەخۆی پێدەوترێت شتێش پێدەوترێت میدیای حزبی هەیە میدیا حزبی شێر لە زۆر لە بوارەکان چالاکانە ئیش دەکەن و ڕازگویانە ئیش دەکەن بەشێکیان بەڵام ئەوانە هیچیان نەبوونەتە مای ئەوەی کە تۆ بتوانیت وا لە دەسەڵات بکەیت گۆڕانکاری بکە لەبەر ڕۆشنایی ئەو بابەت و ئەو پەیامانەی کە لە کەناڵەکانی میدیا بڵاو دەکرێت و یاخود لەسەر ئەو دۆسیانەی کە میدیای دەوروژێنێ کاتێک کە تۆ توانیت ئێستا تۆ ئەم لەم کەناڵە بەڕێزەوە بابەتێک بۆ ڕوژێنە بزانە لە پەرلەمان کەس دەجوولێ بۆی بزانە لە حکوومەت کەس بۆی دەجوولێ ئەگەر شتێکی بچووکی فەرمانبەرێکی بچووکی ڕەنگە میدیا بتوانێت زاڵ بێ بەسەری بەڵام نەتۆ دەرەقەتی بەرپرسانی گەورە نایێت ئەمە بە پێچەوانەی لە وڵاتی بۆ وای لێ هاتووە ئەمە خۆی سیاسەتە تۆ سەردەمەکە سەردەمی وایە ئێمە
کە باسی سوۆشال میدیا تا ئینتەرنێت وێبی دوو دەکەین سوۆشال میدیا وێبی دووە کاتی خۆی ئەممان دەزانین لە نەوەتەکان کە ئینتەرنێت دروست بوو وێبی یەک بوو ئەمە ئینتەراکشنمان نەبوو لەگەڵ وێبی یەک واتە تو بابەتەکە دادەنە کەس نەتوانێت کۆمێت بنووسێ نەبشت شتێک بڵاو کاتەوە وێبسایت بووتەوە بەڵام ئێستا جیهانی سوۆشال میدیا یاخود وێب تو کەوتۆتە دەست خەڵک ئێستا من خاوەنی کەناڵێکی میدیام ئێوە هەرێکە لە ئاسخۆتانە خاوەنی کەناڵێک یان زیاتر چەند کەناڵێکی میدیایی دەتوانن ڤیدیۆ بڵاوکەنە ڤیدیۆ مۆنتاژ بکەن بڵاوکەنەوە ڕسم بابەتی جۆرا و جۆر لەسەر بابەتێک بتانەوێت بەڕچاوکردنی زۆر توانین تەسیر دروستکەین دەتوانین دروستکەی لەبەر ئەوە ئێمە لەبەرەوە کاتی خۆی نەماتوانی ڕێزکەیەکی ڕاست و دروست بۆ میدیا دانێت لە پێش پەرەسەندنی سوۆشال میدیا و ئەو کاتێککە میدیا کەوتە دەست خەڵک ئێستا زۆر کارەکە زەحمەت بووە ئێستا کار لە دەست خەڵکە ئێمە دەشبینین کە لە وڵاتی ئێمە یەکێ لە کێشەکان بە تایبەت ئێمە لە میدیاکاران ئەمە زۆر زەخە ئەوەیە کە یاسا نییە لە وڵاتە مەوەسم لەوەیە کە نییە کە تۆ جێبەجێ نەکرێ واتانی ڕەنگە تۆ چەند یاسایکی جوانەکە بێت بەڵام کێشە ئەوەیە جێبەجێ ناکرێت جێبەجێش بکرێت لەسەر کەناڵێکی میدیایی فەقیر و بێپشتوپەنا ڕەنگە هەوڵ بدرێت جێبەجێ بکرێت لەبەر ئەوە هەموو بۆتە چاولێکەری بۆچی ئەگەر من هەڵەیە بکەم لە پەیامی ڕاستەقینەی میدیایی لادەم یاخود لە ئیتیک لادەم بەیانی ئەگەرێکی لە پرسییم لەگەڵ بکە من بیانوم هەیە من وام کردو ئەی بۆ کەناڵە وایە لەبەر ئەو کەناڵە ئیفلان مەسئولە ئەم کەناڵی فلان حیزبە یعنی شیرازەی میدیایی لە کوردستان لە پاڵ شیرازەی سیاسی و ئابووری و کۆمەڵایەتی و پەروەردە و خوێنی باڵا و هەتا دوایی شیرازەی میدیاش تێک چووە ئەم تێکچوونەش میدیا تێکچوونی میدیا بەڕاستی قەیرانەکانی هەموو وارەکانی تری هەموو سێکتەرەکانی تری قوڵتر کردوێتەوە ئەیتوانی هاوکار بێ مەسەلەن لە چارەسەرکردن یان لانی کەم لە هادیکردنەوەی کۆمەڵێک لە قەیرانەکان لە بەرچاوڕوونی زیاتر بۆ قەیرانەکان من لەم قۆناغا کارێکی زۆر زەحمەتە من وەکو وتم کاتی خۆی کەناڵەکانی میدیا هەبوون مینستریم میدیا واتە ئەو موسسات دامەزراوە سنجینانەی میدیا ئەوانێک کە وەکو موسسەن ناسراون ئەوانە دەیانتوانیت کە ڕێچکەی میدیایی دیار بکەن بەڵام ئێستا کەوتۆتە دەست خەڵک سوۆشال میدیا کەوتۆ دەست خەڵک کارەکە زۆر زەحمەتتر بووە ڕەنگە بکرێت لە ڕێگەی کەناڵەکان چونکە ئێستاش من تا کەناڵێکی وەکو کورسات یان کەناڵی سەتەلاتێکی ترە وەستا بێت بۆ بڵاوکردنەوە پێیام ڕەنگە لای من متمانەی زیاتر بێت وەک لە پێیجەکانی سوۆشال میدیا ڕەنگە تۆ پێش تا پێش دەگۆڕێ بە پێی ئەو موسسەی کە لە پشتی وەستاوە یاخود ئەو کەسەی کە بابەتەکە بڵاو دەکاتەوە بەڵام کارەکە ئێستا زۆر زەحمەت بووە هەمووشمان دەزانین پەرتەوازەبوونی کۆمەڵگەی کوردی لە هەموو ئاستەکاندا ئەم ڕوای کردووە کە بەڕاستی خەڵک بێزار بێ خەڵک ئێستا من کە باس خەڵک دەکەم تامان خەڵکی هین هەیە کە بە جۆرێک مامەڵە لەگەڵ سوۆشال میدیا و کەناڵەکانی میدیاش دەکات کە دروستە ڕێکوپێکە بەڵام شێوە گشتەکەی ئەوەیە کە ئێمە یعنی لە ڕوانگەیەکی تۆڵەسەندنەوە هەم لە کەناڵی میدیایی کەناڵە میدیایەکان هەم لە دەسەڵاتی سیاسی و ئیداری و حکومڕانی لە ڕێگەی سوۆشال میدیاوە تۆڵە دەکەینەوە یعنی کە لەسەر دیاردەیەک لەسەر درەختێک قسە دەکەین زۆر بەمان نەفەسێکی تۆڵە کردەوە لە ناخماندا هەیە ئەنجا ئەمە تۆ چەند میلیۆن کەس لە وڵاتی ئێمە هەیە لە خاکی ئێمە هەیە ڕەنگە تۆ 2 میلیۆن کەسێک لە سوۆشال میدیا بوونیان هەبێ تۆ ئەم هەموو خەڵکە ینی بە ڕێژە نیوەی کۆمەلگاکەت خەریکی سوۆشال میدیا و بەشی زۆریشان خەریکی تۆڵەسەندنەوە بە شێوازێ لە شێوازەکان ڕەنگە بە بڵاوکردنەوەی پۆستێک لە پۆستەکان کە ڕاستە خۆش نەبێت تۆڵەسەندنەوەکە بەڵام لەو ڕوانگەی بڵاوی کردوێتەوە کە لەلا شعوری باڵێن دافعێکی یاخود داندانێکی تۆڵەسەندنەوە هەیە بۆیە ئەم کەشێکە دروست بووە زیاتر فەوزای لێکەوتۆ تۆش زیاتر وای کردووە کە شیرازەکە تێکترسێت زۆر باشە دکتۆر کاک بژار بۆ چوونی ئێوە لەسەر ڕۆڵی میدیا لە هەرێمی کوردستان بە تایبەتیش سۆشیال میدیا و تۆڕە کۆمەڵایەتیەکان کە ئێستا ئەوانیش لە تەنیش تەلەڤیزۆن و جەریدە و ڕادیۆکاندا مەسەلەن ئەوانش ڕۆڵی خۆیان هەیە ئەم کاتتان باش سڵاو ڕێزم بۆ هاوکارانم لە ستۆدیۆ دەمەوێت ئاماژەوە بم کە ساڵیادی کورسات پیرۆز بکەین و دەکرێت کە کورسات وەک دەستگایەکی میدیایی گەورە و نیشتیبانی و بەرپرس کە توانیتی تعامل لەگەڵ ڕووداوەکان بکە کە جێ دڵخۆشیە لە کاتێکدا کە ساڵیادی کورسات دەکرێتەوە کە دۆخی میدیا بە دۆخێکی ناهەموار و پەرتەوازە تێبەردەبێ بەڵام کورسات توانوێتی لەسەر ئەو پرانسیبانی کە لە سەرەتاتە لەسەری دروست بووە
پارێزگاری لێ بکا و ینی بە شێوەیەکی گشتی پرەنسیپەکانی میدیای و ئیتیچ ڕۆژنامەنووسی و بە میدیایەکی سنجیم بمینێتەوە. لە ڕاستیدا قسەکردن لەسەر ڕۆڵی میدیا و کاریگەری لەسەر کۆمەلگا ینی لە گۆشە نیگای جیاواز و سێدەکرێت و قسەی زۆر هەڵەگرێ و بەشێک لە هاوکارانم ئاماژەیان بە کێشە گرفتەکاندا من دەمەوێت لەوەوە بچمە ناو تەوەری باسەکە کە سەرەتا لە زمانی ئێمە زمانی میدیای کوردی زمانێکی ئەدەبی بووە و ئەم زمانە ئەدەبیاتوانی بە شێوەیەکی کلاسیکی کاری بیدایی لە کوردستان ینی پەرە پێبدا بۆ دەکرێت لە سەرەتای ساڵی 2000 بەدواوە میدیای کوردی گۆڕانکاریی باشی بەخۆی بینی پێینایە قۆناغێکی نوێی کارکردن ینی زمانی میدیا لە زمانێکی ئەدەبیەوە بۆ زمانێکی هەواڵی و میدیای کاغەز توانی ڕۆڵ و کاریگەری گەورە لەسەر کۆمەڵگا و لەسەر حکوومەت و لەسەر سێکتەری سیاسیش دروست بکە ومان دەزانین مەسن هاوکارانیشم ینی شایەتی ئەوە دەدەن کە میدیای کاغەز و بە تایبەتی ئەو میدیانی کە لە سنووری سلێمانی دەرەچوون ینی کاریگەریی یەکجار زۆر باشیان هەبوو و ڕێی گشتی کاریگەریان لەسەر ڕێی گشتی هەبوو و ڕای گشتیان دەجوڵان و حکوومەت و حزبە سیاسیەکان ینی حسابیان بۆ کاری میدیایی دەکرد حسابیان بۆ ڕۆژنامەنووسان دەکرد میدیا کاغەز توانی قورسایی میدیا و میدیاکاران لە کوردستان ڕابگرێ کاتێ سەردەمی میدیای کاغەز بەسەر دەچێت و ئەم تەکنۆلۆژیای سۆشیال میدیا نۆتیفیکیشنەکانی سۆشیال میدیا زیاد دەکەن و کاری میدیای لە سۆشیال میدیا ڕەنگەداتەوە میدیای کوردی بە شێوەیەکی گشتی جۆرێک لە فەوزای هەیە ینی من وەکو ڕۆژنامەنووسێ کە ئەوەی متابعە دەکەی ئێستاکە لە باشووری کوردستان دۆخی میدیا بە شێوەیەکی فەوزایی هەیە شێوەیەکی نابەرپرسیاری هەیە ینی سۆشیال میدیا کاریگەری گەورەی هەبووە لەسەر کاڵکردنەوەی ڕۆڵی میدیا لە نێو کۆمەڵی کوردیدا جاوەکو برای بەڕێزم کا کەمال دکتۆر کاروان ئاماژەیان پێدا مەسەن سۆشیال میدیا ئێستا لای چییە لای خەڵکە کاتێک ئەم قسەیە کە ینیم زۆر بە هەندی وەردەگرم کە دکتۆر دەڵێ لای خەڵکە یعنی بزات ئەمە هەڵوەسی دەدوێت بۆ کاتێک کە میدیای سۆشیال میدیا دەکەوێتە دەست خەڵک بەشێک لەوانی کە بە ناوی میدیا ئێستا لە سۆشیال میدیا دەگوزارێ و هیچ پەیوەندیەکی بە کاری میدیاییوە نیە و ڕۆژنامەنووسی ینی پرەنسیپەکانی کاری میدیایی تێدا نابینرێتەوە ئیتیش ڕۆژنامەنووسی تێدا نیە جۆرێک لەو فەوزا و نابەرپرسیارەیە لە سۆشیال میدیا هەیە میدیای کوردی بەرەو ئاقارێکی نادیار بردووە من دەبێت ئاماژە بە خاڵێکی گرنگ بدەم مەسەرەن کێشەکە دەگەڕێنەوە بۆ نەبوونی یاسا ئێمە یاسای ژمارە 35مان هەیە ساڵی 2007 لە پەرلەمانی کوردستان یاسایە دەرچووە ئەمە جگەلەوەی ئەم یاسایە پێویستی بە هەموارکردنەوە هەیە کۆمەڵک بڕگە و مادی ئەم یاسایە دەبێ هەموار بکرێتەوە و ئەبێ سندیکای ڕۆژنامەنووسانی کوردستان بە جدی بێتە سەرخەت بۆ هەموارکردنەوەی ئەم یاسایە و لەگەڵ کۆمەڵەیەک ڕۆژنامەنووس لەگەڵ دەستگا میدیاکان قسە بکە بۆی ئەمە هەموار بکرێتەوە بۆچی هەموار بکرێتەوە لەبەرەوەی بەشێک لە بڕگە و مادەکانی یاسای ژمارە 35 ساڵی 2007 کاری ڕۆژنامەنووسی لە کوردستان لەگەڵ سەردەمی ئێستای کاری ڕۆژنامەنووسی لە باشووری کوردستان ناگونجێ تا ئێستاژیەکێک لە کێشە گرفتەکانی کە لە نێو ئەم یاسایەدا هەیە کە پەیوەندی باخودی دادگاکانەوە هەیە مەسەن تا ئێستاش دادگاکان کاتێک کە ڕۆژنامەنووسێک لە سەرکاری ڕۆژنامەنووسی دەرگیر دەکرێت بە یاسای ژمارە 35 مامەڵی لەگەڵ ناکەن ینی لە دادگاکاندا ڕۆژنامەنووسی ئێمە بە یاسای سزادانی عێراقی مامەڵی لەگەڵ دەکرێت ئەمە یەک خاڵی دووە مەسەلەن کێشەی میدیا مەسەن سۆشیال میدیای ئێمە ئەو میدیانەی کە ینی فەیکن کە بێخاوەنن کە کەس نازانێ چۆن ئاراستە دەکرێن و ینی مەبەستی ئاراستەکردن و کارەکانیان چیە جۆرێک لەو نابەرپرسیارەتیان شەڕی لایک و کۆمنت و شەڕی شەخص و ینی لە کاری میدیایی دۆرکەوتۆتەوە بەشێکی زۆری ئەو پەیجان ئێستا لە سۆشیال میدیا هەن و خوێنەریان هەیە و لایکی زۆریان هەیە ناچنە ناو خانەی کاری ڕۆژنامەنووسی ینی میدیای دەچێتە ناو خانەی تەشیر ناوزڕاندن سوکایەتی جاسووسی گرنگەوەی ناچێتە ناو خانەی ڕۆژنامەنووسی ینی میدیای ئێمە میدیای ڕاستەقینەی ئێمە میدیای بەرپرسیاری ئێمە ئەو میدیانەی کە سنجینن بەڕاستی بەهۆی ئەم پەیجە فەیکانە بەهۆی ئەم پەیجە ئاراستەکراوانە بۆی کە خەڵکی لە پشتا کە حزبی لە پشتا کە بەشێک لە بەرپرسەکانی لە پشتن ئەمانە پەیجی ئاراستەکراون بە ناوی میدیا بەڕاستی ینی سەریان لە خەڵکی ئێمە لە خوێنەری ئێمە لە بینەری ئێمە شێواندووە ینی ئەمە بۆ مجتەمعێکی ئەوروپی ڕەنگە ئاسان بێتەوە بتوانی هەواڵی ساختە و هەواڵی دروست لێک جیا بکەیتەوە
بەڵام لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەگشتی و بەتایبەتی لە عێراق و لە باشووری کوردستان خەڵکی ئێمە بە ئاسانی دەچێتە ژێرباری ئەم فەیک نیوزانە و بە ئاسانی یعنی نازانی کامە هەواڵی دروستە کامە هەواڵی ساختەیە بۆیە ئەم ڕۆشنبیریتە لەکە لە لای تاچی ئێمە هەیە وەکو پێویست نییە چونکە ئەم پەیجانە یا میدیای ئاراستەکراو بەگشتی ینی خوێنەری ئێمەی دابش کردووە بەسەر چەند جۆرێک کە ئەگەر بێت و ئەمە پۆلینی ئەم خوێنەرانە بکەی خوێنەری جددی ئێمە ینی ناتوانێت بە ئاسانی هەواڵێکی ینی ڕاست بدۆزێتەوە بۆ ئەمەمانەی ئەوەی نییە میدیا بەگشتی ینی لە کارەکەی خۆی دوورکەوتەوە ئەمە نیشانەی ئەوەیە کە ئەمە بە بەرنامە بە پلان لە سوۆسیال میدیا دەیانەوەی قورسایی و سنجینی ئەو ڕۆژنامە نووس و ئەو میدیا و ئەو شوێنە دەستگای ئەلامیانە لەبار ببان بۆ ئەوەی میدیای ئاراستەکرا فەیکی سوۆسیال میدیا ئاراستەکرا و پەیامەکەی خۆی بگەێنێ بۆ ئەوی خەڵکی ئێمەش لە ڕاستی و دروستی کێشەکان ینی لە وەرگرتنی بابەتەکان وەکو وەرگر لە بابەتە ئەساسیەکانە دوورکەوتۆتەوە ئەگەر دەرفەتە بێ ئەمێ ئاماژە بۆ بدەم کە ئێمە بۆ بەڵێ لە میدیای ئاراستەکراو مەسەرەن جۆرج ماکتلی قسێکی جوانی هەیە دەڵێ ینی لەسەر چوار ئارستا ینی پۆلینی دەکا کە ئەویش ڕەشببینی گەشتبینی ئاگداری و ڕاستەقینەیە ینی بەداخەوە ینی ئەگەر لەسەر ئەم چوار ینی سێکتەرە ئەم چوار بڕگەی ئیش بکەین دەبین ئێستا لە باشووری کوردستان کاری میدیایی کامەیە ڕاستەقینەکە کامەیە ئاگداریەکە کامێ ڕەشببین و گەشتبینەکە بەشێکی زۆری ئێستا ئەمەی کە دەکرێتن ینی بەڕاستی ڕەشببینیە و ئەمە خاڵیە لەوەی کا ڕۆژنامەنووسی جددی دەستگای ئیعلامی جددی کاری لەسەر بکە و کەس لەگەڵ ئەمە نییە لەبەر ئەوەی پەیجی فەیک و میدیای ئاراستەکرا و بە بەرنامە ینی بڕوا بکە کاگەزانە هاوکارانیشم ڕەنگەوە بزانن ینی حزب هەیە خەڵک هەیە شەخص هەیە پارەیەکی یەکجار خەیاڵی لە سۆشیل میدیا سەرفەکە بۆ ئامانجی شخصی بۆ ئامانجی تاک بۆ خۆی ئەمە هەمویان هۆکارن بۆ ئەوەی کا خەڵکی ئێمە لە حقیقەتی میدیا لە ڕاستی و دروستی هەواڵ دوور بکەوێتەوە من ئەگە دەرفەتەبی دواتر دوای قسەکانی هاوکارم ئامەشە بەخاڵشی گرنگ دەرم کە ئەویش مەسەلەی نووسینەوەی پەیامان نامەی شەڕەفی کاری ڕۆژنامە نووسیە زۆر باشە کاک بژار کاک کەمال چ شتێک کە زۆر بەڕێزت وەک ڕۆژنامە نووسێک ئازار دەدات مەسەلەن لەنا ئۆفۆزایکی هەیە لە باری مێدیاییە مەسەلەن وەکو کاک بژاریش ئاماژەی پێکرد سەردەمانێک مەسەلەن ڕەنگە ڕۆژنامەکانی هاوڵاتی و ئاوێنە و ئەمانە مەسەلەن تۆپ بوون لە هەرێمی کوردستان ینی هەستە کرد بخوێنیتەوە من یەکێک بووم لەوانەیە کە ڕەنگە کادرێکی حەزبی بوو بم بەڵام بەردەوام خوێنەریان بوو بم مەسەلەن حەزمە کرد هەواڵیان لێ وەرگرم ینی چۆن ڕۆژگارێکی لەو شێوە دروستکردن یاخود ڕەخنەکانت بە دیاریکراوی کامانی ینی ئەگەر سەریحتر قسە بکەین ئەو کاتێک کە ئێمە ڕۆژنامەی هاوڵاتیمان دەرەکرد شارەزایی کاری میدیاییمان بەقەدر ئێستامان نەبوو بەڵام میدیاکەمان دەستگاکەمان کاریگەری زیاتر بوو و بەو حەجمەش میدیامان نەبوو لە کوردستان بەڵام میدیا کاریگەری لە ئێستا زیاتر بوو ئەسبابەکە میدیاکە نییە ئەسبابەکە ئەو جەوە گشتیە ئەو جەوە سیاسیە کە دروست بووە و ئەو کاکبژار باسی کرد کە ئەو کاتە میدیای پەیپەر کاریگەری هەبوو ئەویش پەیوەندی بەوە نییە کە ئەو پەیپەر و ئەم ئۆنلاینە ئەم بە جۆرێکی ترە پەیوەندی بەوەیە کە کەش و هەوای کۆمەلگاکەی ئێمە ئەو کاتە کە وەرگر بوو وەرگرەکان مەسەن یەک دوو سەرچاویان هەبوو ئەیانتوانی وەرگرن بەڵام کاتێکە دەسەڵات ئەحساسی کرد ئەم پەیپەرە ئەم شێوە کارکردنە کاریگەری هەیە ئەمەوێت لێتێک بە ینی خۆ ناوێت ئاو کاتە بنی و گەشەی بکاوەکەوە کە دوو بژێنێتەوە ئەمێ لێتێگەیە بەچی لێتێگا یا میدیای سێبەرە بۆ دروستەکە میدیا بە ناوی سربەخۆ بۆ دروستەکە یعنی تۆ ئەوەی ئەو ڕخنانی کە تۆی گریت ئەو بە جۆرێکی ترێکە من حەزەکەم یەک شت پێڵەوەی کە حەزێت مەیازانی چییە وەکو میدیاکارێک باوەستەوە بینین کە کەسێک لە ماڵی خۆی تووڕێ موچەکەی ناتۆ شتێکی تون دەنووسە کاکە ئەمە مەودای ئەم پەیامەی ئەم برادەرە ئەم کەسە ئەم نووسەر ئەگە نووسەریش بێ زۆر کەمەگا بۆ لەبەری دەستگایەکی لە پشتەوە نییە ناتوانێت سپۆنسەری پیجەکەی بکە پیجێکە بەڵام ئێستا ئێمە حیزبمانەیە 1100 پیجی هەیە هەنی بە ژمارە پێتەڵێم 1100 پیجی یەک لەشکر موچەخۆریە بەردەوام پارشی تاخەرجەکە بەس بۆ ناشرینکردنی ئەوانەی کە نەیارن باواز لە میدیای سوسیال میدیا بینین کاکە میدیامان هەیە خەڵک بینین خەڵک بینین ئەو بەرمەجکراوانە میدیامان هەیە هی بەرپرسی باڵای ئەم وڵاتەیە بە ناوی ئەوەیە ڕسمیە ئەوەی کاڵێن فەیکە ئەم فەیکیش نییە بەردەوام خەریکی ناشرینکردنی کۆمەلگایە
بەردەوام خەریکی ناشرینکردنی بەردەوام خەریکی تیرۆری کەسایەتی نارەکانی خۆیەتی کاکە واز لە پیجێک بێنە کابراە ڕخنەیەکە گرێ تۆڕێە وازی لێبن ئەمە کاریگەری هەیە بەس بەو دەرەجەی نییە کە میدیای حیزبێکی دیاری کرا و کەسایەتێکی دیاری کرا لە پشتیەوە وە تۆ تارگێتەکات لە تۆیە لە خێزانتەیە لە بنەماڵەکەتەیە لە حیزبەکەتەیە وێرانت دەکا تۆ مەسەن تۆش میدیایەکە دەیە تۆش جوابیتەوە ئەوی کەش لەلایەک تووشی ڕەتفعلت دەکا ئەمە من پێم وایە خەلەلەکە لای کۆمەلگاکەمان نییە خەلەکە لای بەرپرسە سیاسەکانە لای حیزبە سیاسەکانە هیچ حیزبێک لە ئێستا لە کوردستانە نییە پیجی فێکی نەبێ زۆرترین ئەو ئاشوبەی کە لە ناو میدیای سوسیال میدیا هەیە هی حیزبەکانە هی خەڵک نییە دڵنیاتان دەکەم خەڵک ناتوانێت لە گیرفانی خۆی پارە بە سپۆنسەر گرانە ناتوانێت ئەدمینی بۆ دروستکە بەڵام پیج هەیە 12 ئەدمینی هەمووی مۆزەفە موچان هەیە ئەمانە هەمی لە تاریکیان ئەمە حیز بتوانێت ئەم کارە بکە کەسێکت موسسات دەتوانێت ئەم کارە بکە کە پارەیەکی بەدەستەوەیە لەبەرەوە پێم وابێ ئەگەر ئەمانەی ئەم کۆمەلگایە چاکەین لە ڕوانگە میدیایەکەیەوە ئەبێ لە پێشەوە ئەو قەناعەتە لای بەرپرسەکان دروستکەین لای حیزبەکان دروستکەین کە ئەم دۆخە سەری هەمومانەخوا کە ئەم دۆخە نە میدیا پێشەخە نە زمانی کوردی پێشە لەسەر ڕوانگەی کۆمەڵبەستەکە سەریانەخوات ئەمەی کە ئێستا دروست بووە ئەو کۆمەلگا ئەوە بێباک بووە لە بەرامبەر هیچ قیمەتمانەی بە هیچ شتێک نییە ئەوە کاریگەری ئەوەی ئینەکانی خۆیانە ڕنگدان ئەو لەبەر خاتیەوەی کە مەسەن پیجەکەیە یان بۆ بڵین جەریدەیەکەیە ئەهلیە لەبەری ئەو بشکێنە دە جەریدەتر بە ناوی ئێنۆ دەرەکا بە خۆڕای لە بازاڕە بڵاوێک کاتەوە بەڵام هیچی تیان نیە هەچ کە سێشتی تیا بنووسی 700 دلاری هاتیە لە جەریدەکانی ئێمە کابرا کەشتیە نووسی خۆ بە خۆڕایی نووسی ئێمە بەشێک لە فەرمانبەرەکان کارمەندەکانمان کورە ڕۆژنامەسەکانیشمان خۆ بەخش ئیشانەکردەیە ئەوەی کەتیا بنووسی 800 دلاری هاتیە ئەم شێوی دروستکردن ئەم پارە بەکارێنانە لە مەجای میدیا مەترسیی گەورەی هەیە و تا ئێستا وردە دەبەردەوامە ئەوەی کە حەدی سانەگەڕێمە بۆ قسەی خۆت پێشەوەی دوژمنەکانمان بکوژن ئەو جۆرە میدیای ئەم وڵاتی وێرانەکە لە بواری کولتوری و هوەریەوە مەسەلەن باسێکی تر هەیە کاکەمالکاڵن کۆمەڵێک سەتەلایت و دەستگای گەورە مەسەلەن پارەی گەورەی تا سەرفەکرێ حتا ئەگەر مەسەلەن ئێمەش بین ئەمە تا چەند کاریگەری لەسەر کۆمەلگا هەیە مەسەلەن بەڕاست و چەپ خەریکی کۆکردنەوەی ڤیوەرە بیر لە کۆمەلگا هەموو دەستگایەکی ڕاگەیاندنی گەورە کاریگەری هەیە بەڵام بۆی کە ئێمە بتوانین کاریگەریەکانی وا بکەین کە ئیجابی بێ نەک نەگەتیف و سلبی نەبێ ئەبێ ئەمانە مەسەلەن بۆ نمونە لە پشتیەوە هینێکە بێت بۆردێکە بێت مەسەڵەن من لە ئەڵمانیا بینیوە هەموو دەستگایەک بۆردێکی هەیە بۆردەکان لە نوێنەری ژنانی تایە نوێنەری ئاینەکان نوێنەری کەمایەتەکانی تایە یعنی ئەو پرسیارەکە لەم مانگا کە ئەم دەستگایە ئیشی کردووە چەندێک بواری بۆ مناڵان بۆ پێشخستنی مناڵان ڕخساندووە چەندێک بواری بۆ پێشخستنی و پیشەسازی و زانیاری و زانست ڕێخستووە ینی حقامە لێ پرسیینەوە بێ پێشەوەی کە پێشوی کۆمەلگا لێ پرسێتەوە پێشەوەی لایەنە بەرپرسەکان لێ پرسنەوە بێ ئەم دەستگایە خۆی فلتەرێکی بێ کە بۆردێکە لە پشتەوە بۆردەکە خۆبەخش ئیشتیاکەن پارە نییە لە کۆمەڵی خەڵکی شارەزا دروست بوون لای ئێمەوە نییە لای ئێمە کەسێک ڕەنگە سێ دەستگای بەدەستەوە بێ بە تاقیتنێ بە مەزاجی خۆی ئەتوانەیە ئیمشۆ حملاکە لەسەر تۆ شتێکت وتووە من شتێکم و تۆ ڕخنێکم بەدڵینی حملاکە ئێوە لە بێخ دەرت دێنێ مشکلە کۆمەلگا بەرە هیچ خەمیکی نییە ئەمە هیچی ئەمە حیزبەکانە حیزبەکان خۆ ئەگەر لە حیزبیشانە بن بەرپرسیارن لە بەرامبەر ئەم کۆمەلگا ئەگەر لە حکومەتیشانە بن ئێمە مشکلەکەی من ئەوەیە کە حیزبەکانی ناو حکومە زیاتریان هەیە لە حیزبەکانی دەروی ناو حکومەت زۆر باشە کاکەمال دکتۆر ینی بابەتێکی تر هەیە ینی بڕاشکاو بم کۆمەڵی خەڵک ئەچێتە سەر کۆمەڵی کەناڵی فەزایی چاوپێکەوتنی لەگەڵا کرێ برازەکرێ خرێتە سۆشیال میدیاوە عنی بەجددی من نازانم تا ئێستا ئەو بەڕێزە ئەرک و مەهامی چییە نازانم مەسەلەن پێشکەشکار بووە گۆرانی بێژە مۆدلە نازانم چی ینی ئیبرازەکری ئەم تەرویزدانە ئەم گەورەکردنی کۆمەڵی خەڵک لەو بابەتە تا چەند کاریگەری لەسەر نەوەی داهاتومان وەکەوەی کە ئەو کۆمەڵاسە ئەڵێ کە ئێمە خەریکین پێش دوژمنەکانمان ئەو نەوەیە ئەکوژین و بخەونەکانیان ئەکوژین وەڵە من لەو قەناعەتم کە کۆمەڵگەی کوردی وێران بووە ینی تۆ کە قێم نەما ئێستا قێم نەماوە خۆتوارە باسی خوێندن کە باسی بڕوانامە بکە باسی میدیا بکە باسی نووسەر بکە باسی کتابوت مێژووی خاک و مێژوت کە بزانە خەڵک گاڵتە پێ دەکا مەوزوعی جددی ئەو پیجێک کە لە تۆ لە فێسبوک لەسەر بابەتێکی جددیە بزانە چەند لایکی هەیە و سەیری ئەم دوو لە ڕووی ئەم مەجلیسە هەندێک پیجی قەشمەرخانە هەیە
بزانێت چەند لایکی بۆ دێت چەند متابعی هەیە کۆمەڵگەی کوردی تێک چووە وای کردووە کە تۆ نەوەی تازە پێگەیشت و لە کۆنتترۆلی نەک میدیای مێنستریمەکان مؤسساتی میدیایی نەماوە چکە میدیایی مؤسساتی میدیای تەوجیهیە وەکو ئەوانەی کە لە بەریتانیا هەیە لە ئەوروپا هەیە میدیای تەوجیهی خەڵک ئاراستە دەکات تێ حەزەکانی تێر دەکات لە ڕووی دۆکومنتەریە لە ڕووی ئەرشیفە لە ڕووی مێژووە پەروەردەیە خوێندنە ئەتەکێتی مامەڵەکردنە تەنانەت چێش خواردن و مامەڵەکردن لەگەڵ باوان و لەگەڵ کەسوکار و دەرەوە هەموو وردەکارێکی ژیانیان بۆ دامین کردو فەرمووی ئێمە چیمان کردووە ئێمە کاتێک کە میدیاژ نەبێ پەروەردەشمان هەمومان دەزانین پەروەردە چی دێتەوە خۆ تۆ مناڵ کە دێنێریتە مەکتەب ئەگەر دوو شە فێر بێت دەبێت دوعای خێر بکەیت پەروەردە هەر فێر نابێت یعنی ئێمە پەروەردەکەشمان نەماوە لە خوێندن اینجا سەیری کە ئەمنەوەی ئێستا لەم فەوزای سۆشیال میدیا کە مناڵ هەردەسێ تیکتۆکێ دەکاتەوە سناپچات مناڵە ینی تۆ 6 ساڵە سناپچات دەکاتەوە گوێ لە دایک ناگرێت گوێ لە باوک ناگرێت شیرازەی خێزان لە ناو کۆمەڵگەی ئێمە تێک چووە من گەیشتمەتەوە قەناعەتی کە بەڕاستی کۆمەڵگەی کوردی ئێستا لە دۆخێکە گەڕانەوەی زۆر زەحمەتە دۆخێکە بەرەو ڕوخانی یەکجارەشی دەڕوە یعنی وێران بووە بەڵام ماوە ئەعلان بکەن میدیا کاریگەری هەیە بۆ لەسەر میدیا کاریگەری هەیە تۆ من ناڵێم هەموو کەناڵەکانی میدیا خراپن کەناڵی سنجین هەیە ئیشەکەی خۆی کارمەندەکانی خۆی یعنی هەست بە بەرپرسیارەتی دەکەن لەو پەیامێک کە بڵاوی دەکەنەوە بەڵام کەناڵ هەیە لە سۆشال میدیاکە خراپترە بابەتی وا هەزەلی بابەتی وا سووک و بێمستەوە پەخش دەکات کە من بەو تەمەنای خۆمان لە ڕوومان نایە سەیری بکەین گرتەی وا بڵاو دەکاتەوە یاخود قسەی وا بڵاو دەکاتەوە لە ڕوومان ئەنجا لە ئاستی لە نزمی ئاستی دەرهێنان لە نزمی ئاستی سیناریۆ وشەکانی ئەو پامەی کە هەندێکیان هەر بێ پامیان نییە دکتۆر قسێکەیە مەسەلەن لە دنیای پۆپۆلیستی ئاڵێم ئەمانە بۆ کۆمەڵێک لە هەرێمی کوردستان کارکتەریان دروست کردو لە مۆدل و نازام چی و ئەمانیان خەنە سەر شاشەکان بۆ لای کۆمەلگانی بۆ ئەمە مەشغوڵکردنی کۆمەلگا بەڵێ دوسێ شتێ لەمە یەکیان بابەتی مارکتینگە بەڵام لێرە بە سەقەتی کراوە بەڕاستی مۆدل بە ڕووخۆڕوتکردنەوە و بە دانس و سەمای غەربی ئەمە نابێتە مۆدلی کوردی دەبێت سیفاتێکی جیاوازی هەیە ینی لەگەڵ کۆمەلگەیەکی ئەمریکی یاخود ئینگلیزی یاخود سکەندەنافی بۆ مۆدلی وڵاتانی تر ئەوانەی فەرمووت سەیری وڵات ئوردون کە سەیری وڵاتانی عەربی و دەوروبەرکە کاکەوانش مۆدلیان هەیە بەڵام ئایا مۆدلەکانی وەکو مۆدلی ئێمە دەکەن چونکە مۆدلی ئێمە بۆتە مۆدل لەوەی کە بەخۆڕوتکردنەوە پاریان دەستکەوێت ئەمە عقلەتی مارکتینگە لای بەشێک لە خەڵکەکەمان بەداخەوە کە ئەمە کارێکی زۆر نەشیاوە اینجا بابەتی مەسەلەی دروستکردنی ئەستێرە ئەوەی کە جەنابەت ئەوەرجە پرسیارەکەت کرد ئەو خەڵکە دێنن کە هیچ شتێک نییە ینی بەتاڵە دێنن دووبارە دەکەنەوە نە پەیامەکەی پەیامە نە خۆی کارکتەرێکی کاریگەرە لەسەرەوەی کە تۆ قسە بکە سفەتێکی دیاریکراوی نیە قسە بکە قسەکە بەهێن هەڵگیرێ لای خەڵک کەچی دیان ئەم پێیج دەستا و دەست دەکا وەکو هاوڕیانم باسییان کرد بە سپۆنسەرەوە ئەو جەزە بەلاحی ئەمە خەڵک دەناسم چەند پیجی مەسئول بەڕێوە دەبا ینی 6,000 دلار وەردەگرێ مانگانە ئاخر تۆ پیج بەڕێوەبردن ئەوەی ئەو بڕەپارەیە تەرخانکەی تۆ ڕەنگە موسسەیەک موچێ هەمویان 6,000 دلار نەکە بەڵام تۆ بۆ کەسێک دادێنێت چونکە بە چەپ و ڕاست قسە دەکا وەلای سەدی بۆ ئەو مەسئولەیە کە مەسئولەکە سارێ بۆ دەکڕێت شوقەی پێدەدا عرزەی بۆ تەرخان دەکا پارێک خەیاڵی سەیران و سەفەر و هەموو شتێکی لەسەر ئەوە وەلای بۆ ئەوە لەبەر ئەوە تۆ کۆمەلگە ناناسێت و باچی نییە ئەو بێ باچێ لەوە دروست دەبێت تۆ کە دەوڵەت نەبێت کە حکوومەت نەبێت حکوومەت لە شوێنان باوکە وانە حکوومەت لە خەڵک دەپرسێتەوە حکوومەت لە خەمی خەڵکە لە تەندروستی لە هەموو سێکتەرەکان بەڵام لێرە ئەوشتە نیە لەبەر ئێستا بەدیل پەیدا بووە لە هەموو شوێنە لە هەموو شارێک دەبینین کۆمەڵی مەسئولی زۆر گەورە هەیە ینی خەڵک بەخێو دەکات ئەوانە کە بەخێو دەکرێن پێداویستەکانم بۆ دابین دەکرێت بەڕاستی خەڵکەش وا لێ هاتووە وەلای سەداسەدیان بۆ لەبەر ئەوەی باچیان بە کۆمەلگانیە پردێک جیاوازی دروست دکتۆر کەریم شەریف قەرەچەتانی دەڵێ مەسەلەن ئێمە یەک دنیا نەسیحەت و ئامۆژگاری و پێشنیاز دەدەینە خەڵک سیر دەکەی 4,000 کە سەیری کردو بەڵام کۆمەڵێک گوشە ڕیز دەکرێت بە مۆسیقایەکی غەربی زۆر ڕاستە میلیۆنێک ڤیوەری هەیە ینی تەنانە لە زانکۆ ینی تۆ کە هەندێک دێتە سەر هەندێک بابەتی پەروەردەیی ئێمە زۆر زار ئیش دەکەین لەسەرەوەی پەروەردەی لە زانکۆ چۆ تۆ لە قۆناغی خوێندنی بنەڕەتی تا دەگاتە
ئامادە کۆتایی باڵێن ئامادەی هەز ناکە ینی پەروەردەیشەوە لەبەرەوە ناچاری لە هەندێک شوێن لە هەندێک جمگەی ناو زانکۆ ئمە دەست بە پرۆسی پەروەردەی بکەن ینی کاتێک هەڵیان دەسەنجێنیت بەڵام لەوێ تعلیمە بڵێ خۆی مەفروزە لە زووتر بکرێت چکە پەروەردە تۆ لە قۆناغی زانکۆ زەحمەتە پەروەردەی بکەیت چونکە قۆناغی هەرزەکاری تێپەڕاندووە بەڵام تۆ ئەو پەروەردەی کە وەری دەگرێت لە قۆناغی بنەڕەتیە ناچاری ئێمە لە زانکۆ ئەو شتە بکەین چونکە کە هەڵیان دەسەنجێنین ناڵێم هەمیان بەڵام بەشێکیان نە لە ئەتەکێت نە لە ئاکاری ئەخاوتن و قسە و ئوسلوب نە مامەڵەکردن ئێستاش ڕۆحێتێکی یاخیبوون و شتشکاندن و لای هەندێکیان ئەو شتانە بەدی دەکەیت لەبەرەوە ئەوە حاڵی کۆمەلگاکەمانە بەداخەوە بەڵام چێ بەرپرسە هەمووان دەزانین چێ بەرپرسە ئەوانە بەرپرسن کە گوێ لە تۆ لە ئێمە ناگرن خۆیان بەشێکن لە پرۆسی تێکدانی کۆمەلگاکە. زۆر باشە دکتۆر. کاک بژار ئەوەی تۆکو ڕۆژنامەنووسێک وەکو گەنجێک ئازار تەدا لەوەی کە ئەو کۆمەلگایە مەسەلەن ئێستا لە وڵاتی ئێران کە دراوسێمانە مەسەلەن ئێمە کەمتر خۆمان بە وڵاتە ئەوروپی و سکەندەنافیەکان مەسەلەن بەراورد بکەین ئێرانە دراوسێمانە مەسەلەن کۆتوبەندێکی زۆر هەیە و کۆمەلگەی ئەوانیش مەسەلەن ڕەنگە گرفت و کێشەی گەورەی هەبێ بەڵام سەدان کۆمەڵناس هەیە لە مێدیاکاندا ئیبراز دەکرێن لەبری ئەوە لای ئێمە ئەوانە ئیبراز دەکریان خەڵکی تر ئەوانی کە تۆ ئازار دەدا لەسەر شتە بنێویەکانی و کۆمەلگایانە کامانن. ڕاستەکەی کاک زاناوی ئێستا کە هەیە ئازار نییە بووەتە برینێکی گەورە ینی چارەسەرکردنی ینی ئەستەم نییە بەڵام پێویستی بەکاتە و پێویستی بە تێگەیشتنە و پێویستی بەوەیە کە چۆن کاری جددی لەسەر دەکەی ینی ڕاستیدا هەم کە ماڕوف و هەم دکتۆر کاروان مەسەرەن ئەوان ئەزمنیە لەم زیاترە لە بواری ڕۆژنامەنووسی بەڵام من دەمێ ینی لە شتێک لەگەڵ کاکەمال هاوڕانیم کە مۆزوعەکە تەنیا حزب و خەڵکی سیاسی تا ینی مۆزوعەکە حزب و بەرپرسە سیاسەکان نین ینی میدیاکاران خۆیان بەشێکن لەو فۆزایی کە ئێستا لە باشووری کوردستان وجودی هەیە ینی ئەمە دوولایەنەیە ئەم کێشەیە ینی یەکێک لە خاڵە هەرە گرنگەکان ئەوەیە کە ئێمە یەکەم شت ئێمە میدیای نیشتیمانیمان نییە ینی لە هەم وڵاتاندا تەلەڤیزیۆنی فەرمی حکوومەت هەیە ڕۆژنامەی فەرمی حکوومەت هەیە و وێبسایتی فەرمی حکوومەت هەیە لای ئێمە ئەسڵەن حکوومەت هەرێمی کوردستان هەر باوەڕی بە میدیای خۆی هەر نییە هەر کامیان هاتنە سەر بوونەتە سەرۆکی حکوومەت و ئەوەی کە هەشیان بۆ ئەم شت خاپۆرۆکێ بناوی میدیای حکوومەت دایان خستووە بۆیە کاتێک میدیای نیشتیمانی لە وجودی نییە میدیای حزبی هەیە لە ئێستا کێشەکە ئەوەیە جاران خەڵک ینی بە چاوێکی تر سەیری میدیای حزبیە کرد ئەوی میدیای حزبی سەردەمی بەڵام لە ئێستاە کە میدیای تاکە کەسەیە کە میدیای شەخصەیە کە ینی ئەو میدیای ئاراستە دەکرێت و ئیبراز دەکرێت بۆ ینی هەموو هەواڵ و بەرنامەکانی یەکلا دەبێتەوە لە پێناو بەرژەوەندی شخصێک ینی تێدەگەی کە میدیای حزبی ئێستا کە زۆر باشترە هیچ نەبێت لەنا ئەو فۆزایی کە هەیە میدیای حزبی میدیایکی ئارامترە ینی تاچی ئێمەی خەڵکی ئێمە بینەری ئێمە خوێنەری ئێمە ماندوو ناکە من ناڵم میدیایکی زۆر باشە پرفێکت و کێشەی نییە ئەڵێم لە چاو ئەم فۆزایی کە ئێستا هەیە میدیای حزبی تۆزە بەرپرسانەتر مامەڵە دەکا میدیایکی ئارامە لە بەروی خەڵکی ئێمە بینەری ئێمە یان بەگشتی وەرگری ئێمە لە میدیادا تاکە ینی دەروونێکی ماندووی هەیە ینی یەکێک لە خاڵەکان مەسەن ئێستا بۆ نمونە عێراق مەسەن لە بەغدا دەستگایەکی گەورە هەیە کە متابعی ئیعلامەکە متابعی تەلەڤیزیۆنەکان دەکا متابعی جەریدە و وێبسایتەکان دەکا وەلیژنەی تابەت بەخۆی هەیە بەرنامەکان هەموو تۆمارەکرێن ئەو بەرنامانە سەیرەکان لێ دەدەنەوە بزان لەکوێ خەلەلی هەبووە ینی لە کوردستان ئێمە دەستگای چاودێریکردنی میدیامان نییە ینی ئێمە هەمانە و نیمانە با شتێکمان هەیە کە سندیکا ڕۆژنامەنووسانی کوردستانە ینی با هەموو باش و خراپەکانی و سندیکا ڕۆژنامەنووسانی کوردستان و چاودێر نییە بەسەر ینی مطابع نییە چاودێر نییە لە لاشی دیکە وەزارەتی ڕۆشنبیریمان هەیە ینی بەڕاستی ینی وەزارەتی ڕۆشنبیریش وەکو پێویست چاودێریی باش نییە بەسەر میدیاوە کاتێک ئێمە لە فەراغی میدیای نیشتیمانی میدیای تاکە شەخص کە ئێستا میدیایکی ینی باوە ئەم میدیایە ینی زمانی کوردی کولتوری کوردی فەرهەنگی کوردی ینی هیچ بەهای بۆ هیچ شتێک نێشتۆتەوە هەموو شتێک تێکشکێنراوە بۆ لەبرەوەی ئەمە بە ئامانزدار ئیشەکە میدیایکی ئاراستەکراوە ینی بەپێی ئەو نەهجە و بەرنامانەی خۆی ئیشەکە کە لە بەرژەوەندی خۆیدا بشتێتەوە یان تەنانەت ینی حاڵەتی ترسناکی ئەوەیە
بەشێک لەو تەلەڤیزیۆنانە لەو میدیانە ینی نەک ئاجندای شخص و ئەجندای کوردستان ئەنجدای ئیقلیمیش جێبەجێ دەکەن ئەمە زۆر خەتەرە بەڕاستی جا ئەم فەوزایە چۆن چا دەبێ من لەگەڵ ئەوەم کە وەکو بیداچ ئاماژەم پێدا ئێمە ینی سندیکا ڕۆژنامەنووسانی کوردستان بەشێک لەو بابەت مادانی خۆی هەموار بکاتەوە یان بە جۆرێک لە جۆرەکان ڕێککەوتنێک بگرێت لە نێوان ئەو دەستگای میدیانە لە کوردستان کە پەیماننامەیەک بنووسنەوە پەیماننامەی شەڕەفی کاری ڕۆژنامەنووسی ینی ئەمە حزبەکانیشی تێدا بەشداربی ئێمە بەس لە حزبەکان مەکتەی ڕاگەیاندنی حزبەکانە بۆ ئەوەی بە جۆرێک لە جۆرەکان ینی ئەمە کارێکی ئاسانیش نییە بەڕاستی بەڵێم بژار ئەو کارە سات و بکرێ و کێشە نایاڵێ بەڵام ئەو کارە سات و نیگەرانیانی کە بەڕێز باسەکەی کە لە ئازارەوە بۆ بەبرینێکی گەورە بە دیاریکراوی مەسەلەن بە نمونە کامانن کە زۆر کاریگەریان دروست کردو لە ناو میدیایە لە ناو کۆمەلگایە ینی کاگە ئەزانەجان ئێستا بۆ نمونە من سەیری ینی تەلەڤیزیۆنە فەرمیەکان لێگەڕێوانی کە هەنوو خاوەنەکانیان دیارەوە هیچ قسەمان لەسەر ئەوە نییە بەڵام لە سەیریکردن و متابعکردنی سۆشیال میدیا وەکو ئەوەی کە بارزکردنی خەڵک دروستکردنی ئەستێرا یان کۆمەڵێک بەرنامە هەیە لە سۆشیال میدیا کە پەیجەکان ئەو ینی کە دروستیەکان تەمەشا دەکەین مەسەرەن زمانی قسەکردن یان خۆ دەرخستن هاتنە پێشەوە تێدەگەی لێرە ینی کێشەکان زۆرن ئێمە ینی بەڕاستی ئەوەی کە زۆر جێی نیگەرانیە سڕینەوەی کولتور و فەرهەنگی کوردیە ینی هەز دەکەی ئێستا کە ساڵ بە ساڵ ئەم فەرهەنگی کوردیە کولتور و ئەدەبیات و زمان و هەموو شتێکی کوردی شوێن پێ لەخ کراوە کولتورێکی دیکەی بۆ هاوردەکراوە ینی نازانم نایی بنێم چی بەڕاستی حاڵەتێکی زۆر سیر و دەگمەنە ئەمە بەشێکەوە ینی بەشێکە حزبەکان چە لێ بەرپرس بن هێندەش میدیا و میدیاکاران لێ بەرپرسن نمونێکی زۆر بچوو ینی ئێستا کە سیرەکەی لە ئەو وێبتیڤیانی ئێستا مەسەرەن ئێستا هەموو سایتەکان وێبتیڤیان هەیە پامنێریان هەیە ڕاستەوخۆ حەدەسەکان دەگوازنەوە ینی سیرەکەی کۆمەڵێک خەڵکە بینی مایکی بەدەستەوەیە ئەم مایکا لۆگۆی ئەم کەناڵ و ئەم شوێنەی لەسرە ینی بەڕاستی تەعجب دەمێت چۆن دەبێت سەرنووسەری ئەم سایتە خاوەن ئیمتیازی ئەم سایتە بەرپرسانی ئەم سایتە چۆن ڕێگە دەدەم خەڵکانە مایکەڵ گرن بەڕاستی ینی کەماڵ ڕەنگە نمونانە لە من باشتر بزانێت لەگە دکتۆر کاروان ئەمە یەک دوو کە دەڵێم لە برینەوە بۆتە یان لە ئازار و بۆ تۆ برین شتێکی دیکە هەیە ڕۆژنامەنووس دەبێت لەگەڵ حەدەس مامەڵە بکە دەبێت لەگەڵ ڕوودا و بڕوە چونکە ڕۆژنامەنووس ڕوودا و نەقلەکە نابێ خۆی ببێتە سەرچاوی ڕوودا و بەڵام ئێستاکە بەشێک لە میدیای ئێمە بە پێش حەدەس دەکەوی ڕووداوت بۆ دەخڵقێنێ لێرە تێدەگەی کە ئەم میدیایە بە بەرنامە بە میدیای ینی میدیایەکی ئاراستەکراوە بەر لەوەی شتەکە وجودی هەبی ڕوونەداوە بە بەرنمەیە حەدەسێکت بۆ دروست دەکا بۆ ئەوەی ڕای گشتی بە شوێنێکی دیکەدا بە ئەمانە خەتەریاتن ئەمانە ینی بەشێکی کە ئەگەر حزبەکان لێ بەرپرس بن و بەرپرسی ناو حزبە سیاسەکان لێ بەرپرسن بەشێکی دیکە ڕاستەوخۆ پەیوەندی بە کۆسانەی هەوەیە کە سەرپەرشتی میدیاکان دەکەن لە کوردستان ناڵێم هەمووی بەڵام بەشێکی زۆر کاتم بەرەو کۆتایی دەڕوا ئەگەر دوا سەرنجی خۆتمان پێ بڵیت ببوورە بەڵێ دواسەرنجی بەڕێستان لەو بەرنمەیە کاک بژار وڵا هیوادارم ینی ئەم کێشەکان زۆرن بەڵام بەڕستێک دەمێ بڵێم کە خەڵکی ئێمە ینی بەداخەوە نەگەیشتوتەوە ئاستێکە خۆشی نازانەوێت چ جۆرە میدیایە چێوێ بەڕاستی کامە لە وڵاتان ڕوونە هیواداریم ئێمە هەمومان بەیەکەوە ئێمە وەکو ڕۆژنامەنووسان و ئەوانش وەکو وەرگر بتوانین بە هەملایەکمان لە سۆشیال میدیا ینی شتێک بکەین کە تۆزێک ئەم بارودۆخە ئارام ببێتەوە خەڵک بزانێ میدیا ڕاستەقینە و هەواڵی ڕاستەقینە چییە بەڵێ زۆر سپاس بۆ بەڕستان کا کەمال دو سەرنجی بەڕستان من بەڕاستی مەبەستم کە باس لە میدیای حیزبیەکەم مەبەستم لەو میدیایانیە کە ڕسمێتی هەیەوانە بەڵام هەموو ئەوانەی کە سێبەرەکان ئەوانە ژاری حیزبن و ئەوانە کە خاوەندارێتیان هەیە بەس خاوەنەکانیان نادیارم پێم وا بێ بەشی لە پشێویەکان ئەوانن و زۆربەی میدیا زۆربەی میدیا لە بەدەستی حیزبایە و کەمینەیەکی زۆر کەم لە بەرسی خەڵکی سەر بەخوایە لەبەرەوە کە ئەو پشێویە هەروەکو حیسەش بێ حیسەی ئەسە دەبەر حیزبەک چکە لە ناو حیزب دەستگای هەیە
و ئەشخاصی ناو حیزبیش دیسانەوە دەستگای هەیە و ئەم دەستگانە هەندێکی هەر حیزبەکانی خۆشیان نازانکیی خاوەنددارێتێکە پێشنیازت بۆ من پێم وابێ ساڵی داهاتووی کارکردنی دەستگای میدیای کورسات لە ناو فۆزا میدیای من هیوادارم کێشەکە لەسەرەوەیە کێشەکە لە خوارینێ ماسیەکە لەسەرەوە بۆگەنی کردووە وابێ لەسەرەوە چارەسەرکرێ پێشنیازت نییە بۆ ئێمە ئەنی ئەبێ لەسەرەوە چاکرێ پەیوەندی بە کارکتەرەکانەوە نییە بەشێکی زۆر کەین پێوی بە کارکتەری میدیاکارەکە خۆیەوە پەیوەندی بە دەستگا گەورەکانەیە و پەیوەندی بە حکوومەتەوەیە پەیوەندی بە تایبەت پارتیوێکێتوێ کە توانیان هەیە چاکیکەن واتوانە خراپتریشیکەن. زۆر باشە دکتۆر دواسەرنجی بەڕێستان وەگەر پێشنیازی بۆ کارکردنی ئێمە والله من پێم وایە کە ینی مەشهدی میدیایی لە کوردستان زۆر قەیراناویە لە قۆناغێکی زۆر مەترسیدار داین ئێمە ئەو قۆناغێکە میدیا بۆتە ژەهرێک بە شێوەیەکی گشتی من باسی دەکەم بۆتە ژەهرێک ژیانی لێ تاڵ کردوین ئەو کاتێک کە تۆ کەناڵێکی کوردی ناکەیتەوە لەگە ڕێزم بۆ کەناڵەکە ئێوە یاخود لە سوۆشال میدیا دوور دەکەیتەوە ئەو کاتە تۆ ئارامی ئاسوودەیت هەز دەکەی ژیان هەیە گەیشتەوە حاڵەتە لە کاتێکدا لە دنیا من کە باسی دنیا دەکەم باسی کۆمەڵگا پێشکەوتوەکان دەکەم لە کاتێکدا لەو شوێنانە وان نییە تۆ کەناڵی میدیا بەکاردێنیت بۆ ئارامی دەروون و بۆ زانیاری وەرگرتن و معریفەوە تا دوایی ئێمە لە قۆناغی تەشیر و شەڕەزینێ و ئەم شتانە بە شێوەیەکی گشتی من کەناڵە حیزبەکانی ژەگەمێ تەقییم بکەم دەڵێم کەناڵە حیزبەکان ئێستا لەم قۆناغە هەندێکیان بەڕاستی سەنجی خۆیان پاراست و بەڵام لە هەندێک لە قۆناغەکان تێک دەسن ئەوانش بە حکمی ئەو سیاسەتێک کە حیزب هەیەی حزب پەیڕەوی دەکات من پێشنیازم بۆ کەناڵی کورسات ئەوەیە کە هەردوو کەناڵەکە بێگومان هەم نیوز و هەم کورساتی ئەوەی کە زیاتر کاری هوەری دەکات لەسەر کاری هوەرەکانیان بەردەوام بەڕاستی چکە فراغێکی ئەمە بۆ شایکی زۆر گەورەمان هەیە لە هوەری سنجین نەک ئەو هوەری لە هەندێک کەناڵ کە پەخش دەکرێت وەکو ژەهر وایە سەرودڵی خەڵک دەگرێت اینجا بابەتی دۆکومنتەری بابەتی ئەرشیفی و لایانی مێژووی کورد یعنی زۆر لایانی هەیە لە ناو کۆمەڵگەی کوردی کە بەڕاستی پێویستی بەوەی خەڵک تێر بکرێت لایانی پەروەردە ئێمە لە حکوومەت شکستمان هێناوە لە پەروەردە و خوێندن ئەوانە بەڵێ هیچ نەبێ ئێمە لە میدیا ئێوە کەسانی بەرپرس و هەست بە مەسئولیت دەکەن لەم کەناڵە سنجینانە دەکرێت خەمێک لەم بوارانە بخۆن بەڕاستی ئێمە پەروەردە وەستاوە کەس خەمی پەروەردەی نیە بەڵام بۆ پۆستێک لە حکوومەتی هەرێمیان لە بەغدا ئامادەن یەک مانگ شەڕەجنێ و تەشیر و مفاوەزات و ڕەشوە بدەن بۆ پۆز وەرگرتنەکە بەڵام فەرمەوە پەروەردە وەستای خوێنی پاڵا ئەمە لە ناو ئەو بوارە ئیش دەکەین دەزانین بە چ مەهزەلەیەک و بەچی گاڵتە جارێک شەهادە دەدەین بە خەڵک کە بەداخۆم کارەساتە ینی لەبەرەوە لەسەر بوارانە ئێوە ئیش بکەن ئێمە مەمنونتان دەبین دڵنیاشم وا دەکەن بەرنامەیەکی تازەدانن گوێ لە خەڵک بگرن خەڵکەکەیە کە ڕەنگە حیزبی نەبێت لەگەڵ ئێوە بەڵام کاتێک کە گوێیان لێ دەگرن بێگومان ئەو ڕخنانە زۆر سوود بەخش دەبێت بۆ ئێوە و بۆ پێداچوونەوە من دەزانم ئێوە کێشەتان زۆر هەیە کەناڵە حیزبەکان لە ڕووی دارایی وەکو پێویست نییە ڕەنگە دەستان کراوەتر نەبێت لە ئیشکردن لەسەر سێکتەرەکانی کۆمەڵگا بەڵام دڵنیاشم لەوە کە هەوڵی خۆتانە دەن و لە ڕوانگەی ئەوەی کە هەست بەرپرسیارەتی دەکەن ئەم بابەتانە ئیشی لەسەر دەکەن. زۆر سپاس بۆ بەڕێز دکتۆر کاروانی نووسەر و مامۆستای زانکۆ سپاس بۆ بەڕێز کەمال ڕەوف نووسەر و ڕۆژنامەنووس سپاس بۆ بەڕێز بژار حەشیم ڕۆژنامەنووس کە لە هەولێرەوە لەگەڵمان بوو سپاس بۆ سمیانی عزیزم بینەرانی خۆشەویست بە هیوای ئەوەین کە دووبارە ساڵی نوێ پڕ بێ لە چارەسەری قەیرانەکان لە هەموو خەم و ژانانی ئێمە باسیەکەین و خینە ڕوو و ئێوەش هەمووتان درشی پێەکەن بە هیوای ئەوەین کە بتوانین ساڵی نوێ قۆناغێکی باشتر لە پێشکەوتنەکان و بە بەرەو پێشچوونی ژیانی هەمووان ببینین لەگەڵ هاوکارەکانم بەرنامەیەم شەوی ڕەهەندمان پێشکەشکردن بە هیوای ئەوەین هەموو لایەکتان ساق و سەلامەت بن خواتان لەگەڵ